چەند ڕۆژێک لەمەوبەر و لە تاریکی شەودا ئۆتۆمبیلی دوو کەس لە ئەندامانی ئەنجومەنی مامۆسایانی ناڕازی دەسووتێنرێ ئەوە ئەمڕۆ بە نووسراوی ڕسمی سزای چالاکوانان و نوێنەرانی فەرمانبەران دەدرێت بۆ چاوترسێنیکردنی فەرمانبەران و دەست بەرداربوون لە ناڕەزایەتی و مافی خۆیان. ئێمە لە دەستەی ناڕەزایەتی خەڵک گواستنەوەی ڕاژەی عەلیمەولود ئیسماعیل نوێنەری کۆمەڵگەی باجەکان کە هاوکات ئەندامی دەستەی ناڕەزایی خەڵکە و فاتمە عەبدوڵڵا عەول و زانا مەحموود ئەحمەد و دڵشاد عومەر محەممەد نوێنەری کۆمەڵگەی باجەکان بە توندی ئیدانە دەکەین و بە هەوڵێکی دەستەڵات بۆ سەرکوتکردنی فەرمانبەران و خەڵکی ناڕازی دەزانین. بە بەرواری 25 دا ئێمە ئەم چوار کەسەی کە ئێستا لێرە حزورمان هەیە کەناوەکانیان خوێندرایەوە بۆ ماوەی 6 مانگ لە پلەبەرزکردنەوە و سەرموچە دواخراوین و لە 30 مانگدا بە ئیمزای سەرۆکی بەرپرسی دیوانی وەزارەتی دارایی ئێمە هەر چوارمان گواستراوینەتەوە لە دایرەکەی خۆمانە بۆ فەرمانگەکانی بەڕێوەبەراتی فەرمانەکانی دڵنیایی کە بە دڵنیاییەوە ئەمە وەکو باسم کرد ئەمە زیاتر کاریگەری فشاری حیزبی لەسرە بە ژبەی چێوەی بە قۆناغی یاسایی و ئیدارەکانی خۆیدا تێنەپەڕیوە لە ژاتی ئەوەی کە بێن بەرامبەر خواستەکانی خەڵکی کوردستان بێنەمە جوابنەوە هاتوون عقوبەی خەڵکی کوردستان دەدەن عقوبەی عەلیمەولود و ڕەفیقەکانی عقوبەی تەواوی خەڵکی کوردستانە.